کاردانەوەی دوای قسەکانی مەسرور بارزانی جیاواز لە مانگەکانی ڕابردوو دوای دووری لە ڕاگەاندن و تەنانەت ئەنجومەنی وەزیرانیشەوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ پێنجشەمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەوەی بۆ خەڵک و لایەنە سیاسیەکان پرسیار بوون ئەو وەڵامی دانەوە بەڵام ئاخۆ وەڵامەکان تا چەند پرسیارەکانی پێکاو تا چەندیش خەڵک بڕوای بە وەڵامەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ کێشە و قەیرانەکانی ئێستا کرد مەسرور بارزانی لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیدا هەر لە سەرەتای قسەکانیدا هێرشی کردە سەر دادگای فیدراڵی عێراق وتی دادگای فیدراڵی دادگایەکی نادەستوریە ئەوەش یەکەم جارە دامەزراوەیەکی باڵای عێراق بە نادەستوری ناو ببرێت کە سەرجەم بڕیارەکانی ئەو دادگایە قابیلی تانەلێدان نین ئەو کات قسەکەی مەسرور بارزانی لە کاتێکدایە زۆر جار بەرپرسانی باڵای پارتی وتویانە ڕێز لە بڕیاری دادگای فیدراڵی دەگرین لەبارەی ئەوەی کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە قسەکانیدا ئاماژەی بەوە کرد دادگای فیدراڵی لە دەرەوەی دەستور و بە شێوەیەکی دوور لە ڕێکارەکانی پەرلەمان دیاری کراوە کە ئەو محەممەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لە یەکەم کاردانەوەدا دوای قسەکانی مەسرور بارزانی ڕایگەیاند کارەساتە سەرۆکی حکوومەت بیت و زانیاری ئەوەت نەبێت کە دادگای فیدراڵی بە پێی یاسایەک پێکێنراوە کە ساڵی 2021 دەرچووە نەک بە پێی بڕیارێکی دەسەڵاتی پۆڵ بریمەر بەوتەی کاوە محەممەد ئەمە باشترین بەڵگەیە کە ئەو بەرپرسانەی هەرێم هەم زانیاری هەڵەیان پێ دەدرێت و هەم خۆشیان بێئاگان بۆیە زۆربەی جار لەسەر بنەمای ئەو زانیاریە هەڵانە بڕیاری هەڵە و کوشندە دەن و سەرنجامیش خەڵکی هەرێم باجەکەی دەدات مەسرور بارزانی لە پەیامێکدا بۆ هاوڵاتیان ڕایگەیان داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم بەرگری لە مافەکانی خۆیان بکەن ئەوەش لە کاتێکدایە ئەرکی بەرگری لە مافەکانی هاوڵاتیان بە گوێرەی یاسا لەسەر شانی سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستانە مەسرور بارزانی ئەوەشی وت بڕیارەکە لە کاتێکی زۆر هەستیاردا دراوە لەوانەیە هۆکاری سیاسی لە پشت بوو بێت داوامان کرد لە حکوومەتی فیدراڵی کاتمان پێ بدەن بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر بنەماکانی دەستور بۆ چارەسەری ئەم کێشەیە بەڵام بەداخەوە ئەو دەرفەتیان پێ نەداین و تاگلایەنە بڕیاریاندا و بێلایەنانەش نەبوو دوای ئەو قسانەش هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تەنزەوە نووسیویانە حکوومەتەکەی ئێوە ڕیکۆردی زۆرترین دەرفەت و کاتپێدانی شکاندووە بۆ ئەوەش نمونەی کابینەکەی حەیدەر عەبادی عادل عەبدولمەهدی و مستەفا کازمی دەهێننەوە کە ئەتیایدا کاتی تەواو بەڕێککەوتن لەگەڵ هەرێمدرا بەڵام هەولێر و بەغدا ڕێک نەکەوتن سەرۆکی حکوومەت لە بەشێکی قسەکانی داوتی ئێمە سوالکەر نین تا بەغدا خێرمان پێ بکات لە بەرامبەردا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێشاوێک لە ڕەخنە دروست بووە و دەڵێن ڕاستە ئێوەی دەسەڵاتدار و هێزە سیاسیەکان سوالکەر نین بەڵام وە خەریکە هاوڵاتیەکانی هەرێم هەموو دەبنە سوالکەر لە سایەی حکومڕانی ئێوەدا بەشێکی تری کۆنگرە ڕۆژنامەوانەکەی سەرۆکی حکوومەت لەبارەی داهاتی نەوت و گەڕانەوەی پارەی نەوتەوە بۆ حکوومەتی هەرێم کە ئاماژەی بەوە کرد لە 152 داهاتی نەوتی هەرێم دەچێت بۆ کۆمپانیەکانی دەرهێنان و گواستنەوەی نەوت و لە 170 دەدەنەوە بە قەرزی پێشوو ئەوەی دەمێنێتەوە تەنها لە 141 داهاتەکەیە کە بەشی موچەی موچەخۆرانی هەرێم ناکات ئەگەر بەغدا 200 ملیارەکە نەنێرێت ئەم قسەی سەرۆکی حکوومەت لەلایەن چاودێرانەوە بە زەنگێکی مەترسیدار لێکدرایەوە لەبەرەوەی یەکەم جارە لەسەر زمانی بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردنی هەرێمەوە ئەو ڕاستیە بدرکێنرێت کە نیوەی زیاتری داهاتی نەوتی هەرێم بۆ حکوومەتی هەرێم و خەڵکەکەی نابێت کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا بوونی نییە لەلایەکی ترەوە قسەکەی سەرۆکی حکوومەت ئاماژەیەکی تێدا بوو بۆ ئەوەی کە موچەخۆرانی هەرێم چاوەڕێی ئەوە نەبن موچە لە کاتی خۆیدا و وەک خۆیدا بەش بکرێت ئەگەر پەیوەندیەکان لەگەڵ بەغداد ئاسایی نەبنەوە ئەوەش لە کاتێکدایە نیوەڕۆی ئەمڕۆ نرخی 1 بەرمیل نەود لە بازاڕەکانی جیهاندا گەیشتە سەر و 119 دۆلار و بە پێی دوایین راپۆرتەکانیش لە مانگی شوباتی ڕابردوودا حکوومەتی هەرێم ڕۆژانە 424 بەرمیل نەوتی ڕەوانەی بازاڕەکانی جیهان کردووە.